من ناوم موحسین حەمەدەمین حاجی وایز دزەییە لە بەهاری ساڵی 1932 لە گوندی دوورتکان هاتوومەتە دنیا. من مناڕیمە لە دێیەکە ڕابواردووە لەگەر مناڕانی دێ یاریمان کردووە تا تەمەنم بوویتە 6 ساڵان. اینجا هاتوومە هەولێر بۆ خوێندن لەبەرەوەی لە ئەو کاتە لە گوندەکەی ئێمە قوتابخانە نەبووە. ئێمە 5 برا و خوشکێکین. برا گەورەکەم ناوی ئەحمەد بوو و ئەنوەر و من پاشە من و سەعدی و عومەر. خوشێکمان هەبوو قەدریە خانە کە ئێستاش لە ژیان ماوە و لە من گەورەترە. یک صنفی یک یا دو يكون مدير معرفي هولي حد غلامة سيكو يكون مدير حتى أولى صار لي صافي تنبي شي خالتي ئەمە یەکەم ڕستمە کە داخلی قوتابخانە بوومە. من ساڵی 38 داخلی بووم لە مانجی تشرینی یەکەمی 38 داخل بووم هەتا ساڵی 44. من ناو ژوورەکان بوون بارزانی نەمر لە باداوان داهاتەوە بەهاری 1944 بوو. صنفی 5 بووم یان 6 بووم، 5 ابتدایی بوو کە گوتیان مامۆستاوە هاتەوە ئێمە لە ژوورەکان ڕامەکرد دەرەوە خۆم مامۆستاکان و هەموو هاتینە سەر ئەو بانە سەیرمان نەکرد. ئەو یەکەم جار بوو کە بارزانی میدی هەروە دوور بە دووری. ئێمە کە مناڵ بووین من و کاک موحسین و کاک سەعدی بران بە تایبەتی ئەو سیانە لە سەرەتای لە قوتابخانەی سەرەتایی بێکەوە بووین. زۆر دۆستی ڕەفیق یەکتری بووین. برادەرەکانیشمان کە هەبوون دیسان ئەهاتن بۆ ماڵمان یانەمە ئەچوون بۆ ماڵەوە ئەوانیش دەبوونە دۆستی هەمومان. یعنی دۆستەکانی ئەو دۆستی منیش بوون. برادەرەکانی کاکە سەعدی هی منیش بوون چونکە هەموو تێکەڵاو بووین بەڕاستی. و یادیگاری زۆر خۆشمە هەیە لە گەوراکانم لە چلەکانە لە پەنجاکانە
هەتا گەورە بوون لێک جیابوون هەرێکی کەوت بەلایەکە بەڵام لە سیاسەتیشە ڕاستە جیاوازیمان لەوانەیە هەبوو بێ هەندێکمان بووین بە شوعی لە چلەکان هەندێکمان بووی بە پارتی بەڵام ئەوە نێوانی هینمانی تێک نەدا بەڕاستی برایەتی و پەیوەندی برایەتی و خۆشەویستی تێک نەدا هەر کەسە بۆ خۆی بیرۆڕایەکی هەبوو من پاشەوەی کە خوێندن من هەولێر تەواو کرد چوون بۆ بەغدا لە بەغدا لە کۆلێژی ماف ئەو کاتە بەغدا لە عێراق هیچ زانکۆیەک نەبوو تەنها کۆلێژەکان هەبوو کۆلێژی جیاجە من لە کۆلێژی ماف وەرگیرام ئەو ساڵە و کۆلێژی مافم لە بەغدا تەواو کرد. تا ساڵی 63 من محەماتم دەکرد و مەکتەبێکی تیجاریم هەبوو کە وەکالەتی شەریکەی فۆرتم وەرگرت و هی هەموو کوردستان لە بەغدا از کاروباری زراعتی خۆشمان یارمەتی براگەورەکەم دەدا تا ساڵی 63 ئەو شارەم وازم هینا کە چوومە ناو شۆڕشی ئەیلول. کاکە موحسینم هەر لە کۆنەوە کات چوینە ناو شۆڕشی ئەیلول ئەویش و ئەمنی 63 ساڵی 63 کە باسیەکان هاتن قاسیمیان کوشت و خۆیان هاتنە سەرکۆم دەستیان بە وتوێژ کرد لەگەڵ کووردا لە پاشان سەری نەگرت وتوێژەکە شەڕ دەستی پێکردەوە هێتێ کاکە موحسینم و منیش کە لێرە بووین لە کوردستان بووین من بەسەردان هاتوومەوە چونکە لە فەرەنسا بووم بەسەردان هاتوون بگەڕێمەوە کە شەڕ قەومان نەمتوانی بگەڕێمە بوومە پێشمەرگە بەڵام کاک موحسین بووە پێشمەرگە ئیتر لەو وەختەوە کاک موحسین ڕێبازێکی تایبەتی خۆی کرد لەگەڵ جەنابی مەلا مستەفا بوو و هەتا شۆڕش تەواو بوو لە پاشان کە مەلا مستەفا لە ئێران بوو هەر لەگەڵیا بوو کە چوو بۆ لەبەر نەخۆشی چوو بۆ ئەمریکا هەر لەگەڵیا بوو یاوەری بوو ئتر بە درێژایی تەمەنی سیاسی کاکە موحسینم لەگەر بنەماڵەی بارزانی بەڕاستی زۆر دڵسۆزیان بووە و زۆر نزیشیان بووە وەکو کوردە کاتە ناو شۆڕش وەخت خۆی محامی بوو خۆش بوون بنەماڵی خۆشە کاتە ناو شۆڕش یەکسەر تاقی بەم چۆمەگە قەڕی مەکتەبی سیاسی لەوێت جێگایان بۆ کردەوە پاشی فەتێژەکەم بۆ یەک لە مستەشارەکانی جەنابی مەلا مستەفای کە چووم بۆ شۆڕشی ئەیلول داخلی شۆڕژ بووم ساڵی 1960 بەداخەوە من لە سەرەتای ئەوە هەستم کرد کە تۆزێ جیاوازی و ڕوو لە ئینشقاقدایە ڕوو لە جیابوونەوەدایە بەینی حزب و بەینی بارزانی یا بەینی مەکتەبی سیاسی ئەو کاتەوە بەینی بارزانی تر من لەگەر ئەو باڕەی کە لەگەڵ بارزانی نەمر و لەگەڵ ئەو باڕە چووم. ئەنجومەنێک پیادەی سەرکردایەتی شۆڕش دامەزرا کە ژمارەت نزیکەی 80 کەس زیاتر بوو وەکو بەرلەمانێک بوو ئەمە بە هەڵبژاردن کرا کۆبنەوەکی زۆر فراوان کرا لە هەموو توێژەکان و ئەم ئەنجومەنە هەڵبژێردا من یەکێک بووم لەوانەی کاربژارم لە ئەنجومەکە لە ئەنجومەنەکەش ناو خۆی هەیەتێکی دامەزران کە پێی دەگوترا مەکتەبی تەنفیزی مەکتەبی تەنفیزی عیبارەت لە 70 کەسێک
هەریەکە بەشێک لە ئیشوکارەکانی شۆڕش بەش ئیشوکارەکانی ئیداری وەکو بەشی تەندروستی بەشی پەروەردەیی بەشی عەدلی بەشی ئایینی ئەوها بەشی دارایی وەکو وزارەتەکان بڵێن تەقسیم کرا. من هەڵبژێردام بەوەی کە بم بە ئەندامی مەکتەبی تەنفیزی و مەکتەبی تەنفیزی لەگەڵ مەکتەبی سیاسی ئەو وەختە کە دامەزرا ئیشوکارەکانی شۆڕشان بەڕێوە دەبن و قسمی داد بە من سپێردرا لەبەرەوەی کە من قانونی بووم ماپەرۆر بووم دەمێک دەرسم بوو. مەکتەبی تەنفیزی هەر هەموویان ساحبی قراری ئەوەی نەبوون شۆڕش بن هەموویان هەیەتێکی ئیستیشاری بوون هەیەتێکی ئیستیشاری بوو لەگەڵ خاستن بۆ شەخصی جەنابی بارزانی دەتوانێت لە مەکتەبی سیاسی ئیسپادە دەکەن لە زۆر ئیسپادە دەکەن چونکە مەکتەبی تەنفیزی جدا بوو لەگەڵ مەکتەبی سیاسی زیاتر هەمووان ئەوانە سفەتی مستەشاریان هەبوو. لیژنەی بەرزی ئاشتی دامەزرا لیژنەی بەرزی ئاشتی لە کورد و عەرەب بۆ ئەوەی کە ئەگەر شتێک ڕوویدا ئەگەر مشکلێک ڕوویدا لە بینی ئەوان بۆ چارەسەری بووە. ئەو لیژنەی ئاشتیە ئێمە لە نوێرانی کورد دوو کەس بووین خوارێ خۆشبوو نافیز جەلال حەوێزی کە کۆیی بوو ئەفسەر بوو لە شۆڕژ بوو لە بەشی عەسکەری مەسوولی بەشی عەسکەری بوو لە ئەنجومەنی سەرکردای شۆڕژ و من بەعتیباری ماپەرۆر بووم ئەو دوانەمان ئەندامی لیژنەی بەرزی ئاشتی بووین. لە ساڵی 1968 کە شەڕدەستی پێکردەوە هێزی دەشتی هەولێرێ شکا جەنابی بارزانی ئەمری کرد دەستگایەکی نیمچە تاقیقی بێتن بۆ ئەوەی بزانن ئەسبابی ئەو شکانەی چییە. ئەو لێژنەیە کاک موحسین دزەیی بوو لە گوندی سماقووری سەر و چاوە هات مەقەڕی هێز لەوێ دانرا بوو موەقەت هات لەگەڵ ئەو کاتی ڕەحمەتی فارس باوە ئامر هێز بوو لەگەر ئامر بەتارۆنەکان لەگەر سەرلەخەکان لەگەر ئامر هێز دانیشت و ئەمە لە دەقی دووبین ئەمەش لەگەڵی دانیشتین تاقیقی لەوەی دەکرد ئەسبابی شکانەکەی چوو بوو وەزعەکە چۆن بوو چۆن شەڕکرا چۆن مقاومە کرا چۆن ئینسحاب کرا لەو بابەتەوە کۆمەڵێک سواری کرد و مناقەشەی تەقریبەن 3 ساعت 4 ساعت دانیشتن کرا. هەزای هەزار کە دووارە این بووە من کرام بە سەفیر لە چکۆسلۆڤاکیا چوون بۆ چکۆسلۆڤاکیا ماوەیەک لەوێ بوو ماوەی 2 ساڵ و نیو لە پاشان چوون بۆ کەنەدا لەوێش تەقریبەن نزیکەی 6 مانگ ماوە دووبارە منیان گەڕاندەوە بۆ بەغدا بە وەزیری ئەژغال و ئیسکان لە جێی خوالێ خۆشبوو نور شاوێز. ئەمە حاکمی عامی کەنەدایە کە لە جێگەی مەلیکەی بەریتانیا جێگە مەلیکە لەوێ دانیشی چونکە کەنەدا تا ئێستاش لەژێر تاجی بەریتانیا مەلیکەی بەریتانیا حکوم دەکات لەوێنەرێ هەرچەند کە سەر بە خۆیان بەڵام حاکمی عامیان هەیە لەوێ حاکمی عام وەکیلی مەلیکەیە لەوێنەرێ. ئەم ڕسمە ساڵی 1950 کە قوتابی بووم لە یەکی یاسا چوین بۆ مسر بە سەفرەیەکی قوتابیان
لەناو تیارە ئەم ڕۆسمەنجیرەوە. چوونە بەرە خۆشەوی و چوون ئەمریکا جنابی بارزانی خۆی داوا کرد مەسین دەگەری بچی بە خۆی داوای کرد مەسین و کاک مەسعودی دەگەری چوو کە هاتەوەش هەر علاقات بوو ئێستا تا ئێستاش ئەو علاقاتار و چ خۆیتی ئەو پیر بوو ئێستا دانیشتە کە ئێرانیش بووین کە شۆڕشی ئێران دەستی پێ کرد و عادەی تەنزیم کراوە مەکتەمەرین و بەستا محسین دیسان هاتەوە لە مەکتەبی سیاسی دانیشت و دەوری خۆی دیت بەڵام وەک نەکو ئەندامی مەکسەر وەکو وتم ئەو دەوری حیزبەتی نەدیتیە بەڵام دیسان وەکو مستشارێک لۆ کاک مەسعودی لۆ کاک دریسی لۆ مەکتەبی سیاسی مایەوە لە هەموو کۆبنەوەکانی مەکتەبی سیاسی بەشدار دەبوو بەبێ ئەوەی حزبی لە مەکتەبی سیاسی لە هەموو کۆبنەوە هەتا ئێستاش کە پیر بووە لێرەش پاش ئینتیفازەش لە هەموو کۆبنەوەکانی مەکتەبی سیاسی بەشدار دەبوو. کە شۆڕشی گوڵان دوای کۆچی دوایی بارزانی نەمر کە شۆڕشی کە سەر مەسعود بارزانی بوو بە سەرۆکی پارتی تر دووبارە لە ئەوروپا من نوێنەتی ئەوم دەکرد بۆ هەرجەیەک بۆ هەر شوکارێک وایە من دەچوم بە ناوی ئەو. ساڵی 91 دوای ڕاپەڕین ئەلبەتە من هاتمەوە کوردستان هاتسوێی ئەوروپا و کوردستانم دەکرد ئەو شوکارانەی دەرەوە دەبوو جگە شوکاری حیزبی بە کاکو شەرزێواری سپێردرا بوو ئەو تەمسیل شوکاری تایبەتی لەگەڵ دەوڵەتان لە شوێنانی تر من دەچوم بە ناوی کاک سەرۆک مەسعود بارزانی. شهيد سامي عبد الرحمن ومنهم ومام زرالة ودكتور محمودة أما على باريس قلت مهلكاتي وكونفرانسي كرد صاري 1988 کوردپەروەری بنەماڵی ئێمە هەر لەو برایانە لە براکانمەوە لە ئێمەوە دەستی پێ نەکردووە زۆر لەوە کۆنترە هێشتان عێراقدا نەمەزرا بوو کە سەردەمی شێخ مەحموود دوو مامی ناودارم هەبوو لە زمانی خۆی ئینگلیزەکان لە سەریان نووسیون کوردایەتیەکە لەوانەوە دەستی پێ کردووە ئەمان لەگەڵ شێخ مەحموود بووین و دژی عوسمانلیەکان بووینە وەکو وتم کوردایەتەکەمە لەوێەوە دەستی پێکردەوە هاتۆتە بۆ ئێمە اینجا ئێمەش بەردەوام بووین. البەتە من کە گەیشتمە تەمەنێکی زۆر پاشەوە تەمەنە خۆم بە خانشی نزانم دانیشتمە بەکردەوە شتێکی سیاسی ناکەم بەڵام لە بیر و باوەڕا لە فکرکردنەوە بیرکردنەوە شتمان لە سیاسەتی ڕۆژانە چی دەبێت چی نابێ دایمەن بۆ مەشغوڵێت و برادرانی ئینیش دەبین برادرانی مەکتەبی سیاسی برادرانی تری حزبی و سەرکردایەتی وانە جارجار سەرۆکی دەبین و جارجار سەرۆک وەزیران وانە دەبینم. کاکە موحسینم ئینسانێکی نەرم و حەلیمە مەشهورە بەوە زۆر نەرم و لەسەرخۆ هادی و ینی کەمێک کەم دووشە ینی وەکو ئێمە زۆر هین نییە بزێو نییە لەسەر خۆیە کەسایەتێکی تایبەتی گران و سنجین هەیە وەکو دەڵێن گوایە باوکم وا بووە گران و سنجین بۆ لە مەجلیسان کاکە موحسینم زۆر گران و سنجینە قسە بە حسابەکە. سەرۆک وارزانی تەشریفێ هات بۆ ئێرە سەیری ئەو ڕەسمەی منی دەکرد
ڕابەردەکان نیشتر بە ڕۆژنامە خوێندنەوە تا زانی ڕووداوەکانی ڕۆژانە چییە و هەموویانیان هەموو تقریبا هەموو ڕۆژنامەکانم بۆ دەیە ئەمجارنش کتێب و شت ئەو کتێبی تازە دەڕوشەیە ئەوە کە دڵم لێ بێ کە لێی خوێنم ڕەشی تر بۆ ڕادەبێت کە دوو بە دوو لە کاک موحسین دانیشێن ئارێوەڵە باسی کۆنەکەین باسی کۆنی سەردەمی مناڵیمان خۆشە ئینسان کە گەورە و بە تەمەن ئەگەڕێتەوە بۆ دواوە ئەوانە خۆشە وەکو هین و فیلمی سینەمای بینەوە بەرچاوی خۆت ئێتر دادێنیش باسی قسە خۆشەکانی باسی ئەو ڕەفیقانی کۆنمانەوەی کە نەماون باسی جوتیارەکانی دووگرتکان بە تایبەتی مام حاجی کەریم و حاجی محەممەدی مەولود هەولێری باسی ئەوانە ئەەکەین. دو ئاواتی من ئەوەیە کە کورد لە هەموو کاتێک پێویسترە کە یەکدەنگ بن یەک ڕەنگ بن بەداخەوە ئێمە کە تەماشای مێژووی کۆنی کورد بکەین هەر کاتێ لە هەر شوێنێ نیمچە ئازادیەک نیمچە سەر بۆ خۆی یەک هاتبێ دایمە ناو خۆی تێکچووە ئومێدەوارم کە هەموو کورد یەکدەنگ بێ هەموو کورد ئەو خلافاتەی هەیە لە بیر بچێتەوە خۆی ناکەتەوە حیزبێکی من حیزبێکم هەر کەسە ڕێی خۆی جیاز هەیەیان خلافی هەیە بەڵام دەبێت بۆ بەرژەوەندی ملەتەکە بۆ بەرژەوەندی سەرۆکی ملەتەکە دەبێت هەموو یەکدەنگ بێ.